سڵاوتان لێبێت محەممەد سەردارم لە ویکیپیدیای کوردیەوە. ئەمڕۆ باسی گرنگجەکانی ویکیپیدیا و ویکیپیدیای کوردی دەکەین. سەرەتا بە ڕوانینێکی مێژوویانە باسی ویکیپیدیا بکەین و هەروەها ویکیپیدیا چ شتێکە. سەرەتا لە ساڵی 2001 ویکیپیدیا لەلایەن هەرێکە لە جیمی وێلز و لاری سانگەر دامەزرا. سەرەتا تەنها بە زمانی ئینگلیزی و دواتر بە چەند زمانێکی ئەوروپی دەستی پێکرد. ویکیپیدیا وەکو لە پێناسەکەی داهاتووە زانستنامەیەکی گشتیە کە هەموو کەسێک ئازادانە دەتوانێت دەستکاری بکات. ویکیپیدیا بە خۆڕاییە، هەروەکو لەو ڕستەیە هاتووە کە بێنینە پێش چاومان جیهانێک بە زانست و زانیاری بە خۆڕایی بۆ هەموو کەسێک بەردەست بخات. کە دەڵێن ویکیپیدیا زانستنامەیەکی گشتیەوەتە هەموو بابەتێک کە بە خەیاڵماندا دێت لە ویکیپیدیادا جێگەی دەبێتەوە، وەکو بابەتی پزیشکی، کیمیا، کەلتور، ئاین، مێژوو و جوگرافیا. هەر بابەتێکی دیکە کە بە خەیاڵماندا دێت و بە شێوەیەکی زانستیانە بنووسرێتەوە هەوا لە ویکیپیدیادا جێگەی دەبێتەوە. ڕاستە کە جیمی وێلز و لاری سانگەر ویکیپیدیایان دامەزران، بەڵام ئەمڕۆ پرۆژەکە زۆر لەوە گەورەتر بووکە لەلایەن چەند کەسێکی کەمەوە بەڕێوە بردرێت، بەڵکو لە ئەمڕۆدا هەر لە زووەشەوە لەلایەن ڕێکخراوی ویکیمیدیاوە سەرپەرشتی ویکیپیدیا دەکرێت. ساڵانە ئەو ڕێکخراوە کۆنفرانسێکیان هەیە لە ژێرناوی ویکیمانیا. لەم کۆنفرانسەدا هەر ڕەخنە و پێشنیارێک هەبێت تاوتوێ دەکرێت. خۆبەخشانی ویکیپیدیا لە گشت جیهان بەشداری تێدا دەکەن. لەم کۆنفرانسەدا هەر شتێک کە کەموکوڕیەک لە ویکیپیدیا هەبێت بەر لەوەی خەڵکی ئاسایی تێبینی بکات یاخود ڕەخنە و پێشنیارێکە خەڵک بیکەن، ئەوە لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە هەوڵ دەدرێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە. هەروەها شوێنێکی گرنگە بۆ ناسینی خۆبەخشانی ویکیپیدیا لە گشت جیهان کە لە زۆربەی وڵاتانی جیهان لە کیشوەری جیاواز لە وڵاتی جیاواز بەشداری تێدا دەکەن. ئەگەر تۆ بەکارهێنەرێکی باشی ویکیپیدیا بیت ئەوە دەتوانیت بەشداری لەم کۆنفرانسە بکەیت و خۆشت تێدا بدۆزیتەوە کە وەکو ئەندامێکی خۆبەخش لە ویکیپیدیا بەشداری لە کۆنفرانسێکی وا گەورە بکەیت کە هەر ساڵێک لە وڵاتێک ئەنجام دەدرێت. هەروە یەکێک لە سوودەکانی ئەم کۆنفرانسەش ئەوەیە کە تۆ دەتوانیت بانگێشنامەی ڕێکخراوی ویکیمیدیا بەدەست بهێنیت و سەردانی ئەو وڵاتانەش بکەیت کە لە ڕێگەی پاسپۆرتی عێراقیەوە زەحمەتە بەدەستهێنانی ڤیزایان. بەڵام بێگومان ناردنی بانگێشنامەکە زیاتر بۆ ئەو ئەندامە چالاکانەیە کە بەشداری زۆریان کردو و هۆکارێکیان هەیە کە بەشداری لەم کۆنفرانسەدا بکەن. ڕێکخراوی ویکیمیدیا جگە لە ویکیپیدیا کۆمەڵی پرۆژەی دیکەشی هەیە کە ئەمڕۆ تەنها باسی ویکیپیدیا و ویکیمیدیا کۆمۆنس دەکەین. با بینە ویکیمیدیا کۆمۆنس لە هەر پەڕێکی ویکیپیدیا دەبینین وێنە هەیە، ڤیدیۆ هەیە، فایلی دەنجیش هەیە. هەموو ئەم شتانە لە ویکیمیدیا کۆمۆنسەکەدا ئەپلۆد دەکرێت یاخود بار دەکرێت. واتە هیچ وێنەیەک لە ناو ویکیپیدیا لە ڕێگەی گۆگڵەوە داونلۆد نەکراوە و بەکار نەهێنراوەتەوە، بەڵکو ویکیپیدیا و ویکیمیدیا ڕێز لە کۆپیڕایت و مافی لە بەرگرتنەوەی وێنە گران دەگرن. بۆیە ئەم پرۆژەیان داناوە کە هەموو کەسێک وێنەکانی خۆیان دابنێن و ئەهرە ئەو وێنانە لە ویکیپیدیا بار بکرێنەوە. نمونە ئەم وێنەی ئەم ئاسکەیان ئەوە وێنە گرێک وێنەکەی گرتووە و لە ویکیمیدیا کۆمۆنس داینەوە بۆ ئەوەی کە لە پرۆژەکانی ویکیپیدیاش بەکار بهێنرێت. جا لە ویکیمیدیا کۆمۆنسەکە ساڵانە پێشبڕکێی یەکجار گەورە هەیە، پێشبڕکێی زۆرا زۆر هەیە، بۆ نمونە لە سەر فۆلکلۆر، بۆ نمونە سەر زەوی، زۆر پێشبڕکێی دیکە هەیە. پێشبڕکێکی دیکەی گشتیشمان هەیە کە وێنەی ساڵی پێ دەڵێن. لە ساڵی 2019 سێ وێنە دیاریکران و کران بە براوە. وێنەی سێمیان وێنەگرەکەی کورد بوو، کوردێکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوی سالار ئەرکان کە پلەی سێمی بەدەستهێنا بە وێنەی کچێکی کورد لە ڕۆژی نەورۆزدا. بگەڕێنەوە سەر ویکیپیدیا.
ویکیپیدیا لە ئەمڕۆدا دوای 20 ساڵ لە دامەزراندنی کۆمەڵی ژمارەی بڕیوە. بۆ نمونە لە ئێستادا بە 321 زمان ویکیپیدیا هەیە، واتە ویکیپیدیا ڕێزیشی ئەوە لەو زمانانی کە کەمینەیەک بەکاری دێنن. بۆ نمونە گەر لە کوردستان زمانی هەورامیش بۆی هەیە کە لە ویکیپیدیا جێگەی بکرێتەوە، بەڵام بەو مەرجەی کە بەکارهێنەری هەبێت و بەشداربووی تێدا هەبێت. تا ئێستا 95 ملیۆن کەس خۆی لە ویکیپیدیا تۆمار کردو و ئەکاونتی هەیە، واتە هەژماری هەیە. هەروەها لە ماوەی مانجی ڕابردوودا زیاتر لە 338,000 کەس بەلانی کەم دەستکاریەکی هەبووە لە ویکیپیدیا. وەکو وتمان کە ویکیپیدیا بە 321 زمان هەیە، بەڵام زمانی ئینگلیزی پێشەنجی هەموو زمانەکانە بەهۆی هەبوونی 6.2 ملیۆن وتار. ویکیپیدیا بە 3 زمانی زاری کوردیش هەیە، ئەوانیش زمانی کوردی ناوەندی کە بەمانەی سۆرانیەکە دێت، هەروەها کوردی کورمانجی، کوردی زازاکی کە ئەوان زیاتر لە کوردستانی باکوور بەکاردێن. تاکو ئێستا ویکیپیدیای کوردی سۆرانیەکە تەنها 30,000 وتارمان هەیە کە بەرامبەر بە ژماری قسەکەرانی زمانی کوردی ناوەندی یا کوردی سۆرانی 30,000 وتار ژمارێکی یەکجار کەمە. ئامانجی ئێمە ئەوەیە کە تەنها ئەوە نییە کە ژمارەکان زیاد کرێ، بەڵکو ئەوەیە کە بۆ نمونەگە 30,000 وتاریشمان هەبێت، وا بکەین 30,000 وتارێکی باشمان هەبێت کە خەڵک سوودی لێ ببێنێت. یەکێک لەو ڕەخنەگرانەی کە هەر لە زۆر لە ویکیپیدیا گیراوە ئەوەیە کە ویکیپیدیا تا چەند متمانە پێکراوە و بڕوا پێکراوە. هەروەها جیاوازی چیە لە نێوان ویکیپیدیا و کتێب و هەروەها توێژینەوە زانستیەکان. سەرەتا پێشەموو شتێک وەکو وتمان ویکیپیدیا ئامانجی ئەوەیە کە زانست و زانیاری بە خۆڕایی بەردەست بخات، بەڵام کتێب هەروەها توێژینەوەی زانستی بە پارن، واتە زۆرینیان بە پارن. بۆ نمونە کتێب لە دۆلارێکەوە دەست پێ دەکات تاوەکو $200 $300 بگرە زیاتریش. هەروەها توێژینەوەی زانستیش بە هەمان شێوە بە پارن. ئەگە بە پارەش نەبێت ئەوە پێویستی بە ئیمێلێکی زانکۆ هەیە کە هەموو کەسێکی ئاسایی ڕەنگە ئیمێلی زانکۆی نەبێت، هەر بۆیە ناتوان بە خۆڕایی دەستی بگات بە توێژینەوە زانستیەکە. بەڵام ویکیپیدیا لە بەرامبەر هەردوو لایەن ئەوە زانست و زانیاریەکانی ویکیپیدیا بە خۆڕایی دەبەخشرێتەوە. خاڵێکی دیکە ئەوەیە کە ویکیپیدیا تەنها قسە لە شتە گرنگەکان دەکات کە لە ڕابردوودا هەبوون، واتە پێش ئەوەی لە ویکیپیدیا بنووسرێت ئەو شتە خۆی بەناوبانگە یاخود شتەکە هەیە بوونی هەیە. بەڵام لە توێژینەوەی زانستی و لە کتێبدا زۆرجار تۆ دەتوانین کتێب لەسەر کەسێک بنووسیت کە بەناوبانگیش نەبێت، تۆ لە ڕێگەم کتێبەوە بەناوبانگی بکەیت، بەڵام لە ویکیپیدیا ئەمە جێگەی نابێتەوە. هەروەها ویکیپیدیا شوێنەی نییە کە تۆ بۆ نمونە شتێک نەبوو بێت توێژینەوەی لەسەر بکەیت، ئەمەیان لە ویکیپیدیا جێگەی نابێتەوە، واتە شتێکە ئیلا بێت شتەکە گرنگی هەبێت و لە ڕابردوودا شتێک بوو بێت کە ناسراو و بەناوبانگ بێت. بۆیە بۆمان دەرکەوت کە هەریەکە لە کتێب لە توێژینەوەی زانستی لە ویکیپیدیا شتێکن کە هەم خاڵی هاوبەشیان هەیە و هەم خاڵی جیاوازیان هەیە، بۆیە ناکرێت وەکو یەک شت چاویان لێکین. کە دەڵێن کە کتێب بەپارەیە، ئەوە ئێمە دەبێت بهێنینە پێش چاومان لە وڵاتێکی وەکو هیندستان، عێراق یا نێجیریا، وڵاتێکی ئەفریقی، وڵاتێکی ئەمریکای لاتینی وەکو بەرازیل، خەڵکێک ئامادە نییە کە تەنانەت $2 $3 یاخود دۆلارێکیش بە کتێب بدات. جا ئێمە لە ویکیپیدیا دەمانەوێت کە هەموو کەسێکی لەم شێوەیەش زانست و زانیاری بەدەست بکات، نەوەک تەنها بۆ چینێکی دیاری کراو کە لە ڕێگەی پارەوە زانیاریان دەستکرێت. ویکیپیدیا جگە لەم شتانش کە ویکیپیدیا سوود لە کتێب دەبینێت، لە ماڵپەڕەکانی ئینتەرنێت، توێژینەوە زانستیەکان، گۆڤار و ڕۆژنامە. هەر زانیارێک کە لە ویکیپیدیادا دەخوێنیتەوە ئەوە چێکی زانیاریەکان بکە لە کۆتایی وتارەکە کە پێی دەڵێن ڕیفرەنس، واتە سەرچاوەکان و ژێدەرەکان. تۆ دەتوانین لە ڕێگەی ئەمەوە وەکو بڵێن تەقییمی ویکیپیدیا بکەیت، ویکیپیدیا تاقی بکەیتەوە کە ئایا زانیاریەکانی ویکیپیدیا تا چەند ڕاستن
تۆ دەتوانیت سەرچاوەکانی بەکاربهێنیتەوە و سەیری سەرچاوەکان بکەیتەوە کە ئایا هەمان ئەو زانیاری تێدایە کە لە ویکیپیدیا ئاماژەی پێکراوە یاخود نا. هەروەها ئەگەر نەتوانی بۆ نمونە ویکیپیدیا کتێبێکی کردوتە سەرچاوە، تۆ دەتوانیت هەمان زانیاری بۆ نمونە نووسراوە پاریس پایتەختی فەڕەنسا، تۆ دەتوانیت لە گوگڵ لە ماڵپەڕی دیکە پشڕاستی ئەم زانیاریە بکەیتەوە کە پایتەختی ئەو وڵاتە کوێیە، ئایا ویکیپیدیا ڕاستی کردووە یاخود نا. کەوایە تۆ دەتوانیت ئەگەر هەر شتێک لە ویکیپیدیا خوێندووتەوە بەلاتەوە گرنگ بوو کە ئایا ویکیپیدیا ڕاست دەکات یاخود نا، ئەوە لە سەرچاوەی دیکەشدا بۆی بگەڕێ. هەروەها لە ویکیپیدیا ئێمە لاوەپەڕێکمان هەیە بە ناوی دوایین گۆڕانکاریەکان. هەر گۆڕانکارێک لە ویکیپیدیا بکرێت ئەوە بەکارهێنەرانی ویکیپیدیا دەبینن، پێداچوونەوەی بۆ دەکەن. واتە ئەگەر زانیاریەکە هەر دەستکارێک کرا دەستکارێکە خراپ بێت و شتێکی زانیاری هەڵی تێدا بێت، ئەوە ئەندامانی ویکیپیدیا دەتوانن ئەو زانیاریانە بگەڕێنەوە و ئەو دەستکاریە پوچەڵ بکەنەوە، زانیاریەکان بگەڕێنەوە بۆ ئەو زانیاریە کە دروست بوو هیچ هەڵەیەکی تێدا نەبووە. هەروەها وتارێک بۆ نمونە مێژووی کورد لە ویکیپیدیای کوردی لە ئاستێکی زۆر باشدا نووسراوە، ئەوە ڕێکگری دەکەیندا بەکارهێنەری سەرەتایی. بۆ نمونە کەسێک کە 2 ڕۆژ هاتبێتە ویکیپیدیا ناتوانێت دەستکاری وتاری مێژووی کورد بکات بەبێ ئەوەی کەسێک پێداچوونەوەی بۆ بکات. ئەمە شقاڵێکە بۆ ئەوەی کە ویکیپیدیا بە پارێزراوی بمێنێتەوە و دوور بێت لە دەستکاریە خراپەکان. یان بۆ نمونە وتاری دۆناڵد ترامپ، ئەمە دەبینیت لەسەرەوە لای ڕاست لەسەرەوە قفلێک هەیە بە ناوی ئی، ئەمەیان بۆ لە ویکیپیدیا بۆ لە وتاری دۆناڵد ترامپ دانراوە. نمونە لە پارسەڵ ساڵی 2020 هەڵبژاردنەکانی ئەمریکا بووە، بۆیە پێویستە وتاری دۆناڵد ترامپ بپارێزرێت لە خراپەکاری، لەبەرەوەی بۆ نمونە کەسانێک یان ڕقیان لەم کەسایەتی دەبێتەوە. ئەوە ویکیپیدیا دەبێت ڕێگری لەم دەستکاریە خراپانە بکات کە ئەو کەسانە دەیانەوێ بیکەن. لە ڕێگەی ئەم قفلەوە ئەندامانی ویکیپیدیا دایدەنێن، ئەوە کەسانی تێکدەر یاخود کەسانێک کە تازە هاتبوونە ویکیپیدیا ناتوانن دەستکاری ئەم پەڕێ بکەن و خراپەکاری تێدا بکەن. کەوایە ویکیپیدیا دەکرێت وتارەکانی بپارێزێت لەو کەسانێک کە دەیانەوێت بە خراپە تێدا بەشداری بکەن. خاڵێکی دیکەش ئەوەیە کە ویکیپیدیا زیاتر وەک دەبینیت لەم ئامارەدا وڵاتانی بەریتانی، ئەڵمانی، ئەمریکا، ژاپۆن، رووسیا، بەرازیل، هیندستان، نێزیریا و چین سەرتۆپی ئەو وڵاتانن کە ویکیپیدیا بەکاردێنن، کەواتە وڵاتە پێشکەوتوەکان پشت بە ویکیپیدیا دەبەستن، کە ئەمەش خاڵێکی دیکەیە کە ئێمە لەبەر چای بگرین کە ئەگەر ویکیپیدیا جێگەی متمانە نەبێت بۆچی لەم وڵاتانە بەشداری تێدا دەکرێت و بۆچی پشتی پێ دەبەسترێت. لەلایەکی دیکۆ هەر خودی ماڵپەڕی گوگڵ پشت بە ویکیپیدیا دەبەستێت. بۆ نمونە لە گوگڵ هەر چۆن بگەڕێ بۆ نمونە نووسیمانە عێراقی کوردستان، واتە کوردستانی عێراق یاخود باشووری کوردستان، ئەوە دەبینین سەرچاوەی یەکەم، ئەنجامی یەکەم، هەروە ئەنجامی دووەم هەر ویکیپیدیا بووە، کەوایە گوگڵش پشت بە ویکیپیدیا دەبەستێت. هەروە ویکیپیدیا گرینگە کە خەڵک لە گوگڵ دەگەڕێت، ئەوە یەکەم ئەنجام سماڵپەرێک بدۆزێتەوە ویکیپیدیایان. بۆ ئەگەر ئێمە بەشداری لە ویکیپیدیا بکەین، ئەوە وتارەکانمان لەلایەن خەڵکانی دیکەوە سوودی دەبێنرێت و بەکاردێت. ئەمەش ئەنجامێکی دیکەی گۆگڵە. بۆ نمونە تەنانەت لە کاتی وەرگرتنی ئامارەکانی کۆڕۆناش وەک دەبینیت لە خوارەوە نووسراوە سۆرس ویکیپیدیا، کەواتە گوگڵ پشت بە چڕی پشت بە ویکیپیدیا دەبەستێت، متمانەی بە ویکیپیدیایە کە زانیاریەکانی دروست بن. باسی کۆتاییمان ئەوەیە کە ویکیپیدیا دەتوانێت چی پێشکەش بە زمانی کوردی بکات. یەکەم خاڵ ئەوەیە کە فەرهەنگی کوردی دەکرێت لە ڕێگەی ویکیپیدیاوە دەوڵەمەند بکرێت. بۆ نمونە ئەگەر وتارێکمان هەبێت لەسەر وتارە زانستی و پزیشکیەکان، ئەوە ئێمە ناچار دەبین کە ناوێکی کوردی بۆ هەڵبژێرین، کەوایە فەرهەنگی کوردی پێش دەکەوێت، یاخود ناوی ئاژەڵێک کە تاکو ئێستا بە زمانی کوردی بوونی نییە، ئەوە ئێمە دەتوانین لە ڕێی زمان زانەکانەوە وشێشی نوێی بۆی بداشین، یاخود لە ڕێگەی ئەکادیمیای زمانی کوردیەوە. کەواتە بەکارهێنانی زمانی کوردی لە ڕێگەی ویکیپیدیاوە دەکرێت زیاد بکرێت. ئەمەش کار دەکاتە سەر ئەوەی کە فەرهەنگی کوردی
قاموس و دیکشنەری کوردی زیاد بێت شەمان بۆ زمانە بیانیەکان هەبێت. خاڵێکی دیکە وەکو نمونە باسی یەکەم ئەویش بۆ نمونە گەنجێکە دەیەوێت لە بواری کشت و کاڵە پێش بکەوێت. وەک دەزانین زۆربەی جوتیاران لە چینی هەژارانن هەر بۆیە نایانوێت کتێبێک بکڕن یاخود کاتی خۆیان وەکو بڵێ بەفیڕۆ بدەن بچن دەیان کتێب بخوێن و بەڵکو دەیانێت زانیاری بەدەست بخەن کە ویکیپیدیا دەکرێت ئەگەر وتارە کشت و کاڵیەکانمان پەرە پێدا ئەوە گەنجانێک سوودی دەبین و پەرە بەکارەکانیان بدەن لە بابەتی وەرزێڕی و کشت و کاڵدا. خاڵێکی دیکە نمونە وێنەگرێکی سروشتیە کە وێنەی سروست و داروبەر دەگرێت یاخود وێنەی ئاژەڵەکان دەگرێت ئاژەڵە چێویەکان بە تایبەت زۆر جار هەیە ئێمە ئەو وێنەگرە نازانێت کە ئەم ئاژەڵەت چێ یاخود ئەم گوڵە ناوی چییە کاتێککە وێنەکەی گرتووە بەڵام ئەگەر لە ویکیپیدیا وتارێکی هەبێت ئەم ئاژەڵە یاخود ئەم ڕووەکە ئەو وێنەگرەکە دەتوانێت لە پەڕی خۆی لە وێبسایتی خۆی ئاماژە پێ بکە کە وێنەی شتێکی گرتووە وێنەی چ ئاژەڵێکی گرتووە و وێنەی درەختێکی گرتووە ئاماژەی پێ دەکە کە ئەمە وا دەکات ئەو وێنەگرە زیاتر بێتە وێنەگرێکی پرۆفیشناڵ. ئەمە کۆتایی باسی ئەم ڤیدیۆیەمان بوو. زۆر سوپاس. هەر پرسیارێکی شتان هەبوو دەتوانن ئاراستەمانی بکەن. زۆر سوپاس.